بینێرانی خۆشەویست ئێوارەتان باش سڵاوتان لێبێت هیوادارم کامولایەکتان ئێوارێکی خۆش و ئاسوودتان هەبێت و تەندروستێکی باشتان هەبێت خۆشحاڵم کام ئێوارە با پرۆگرامێکی نوێ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتان لەبم هیوادارم کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە. عزیزانی ماوەکو سەرەتای پرۆگرام دەچمەلای راپۆرتێک کە دەربارەی چالاکیێکی هونەریە کە ماڵی ڕۆشنبیرانی کۆیە مەراسیمێکی بۆ بڵاوکردنەوەی کتێبی بەهاری چلچیای نووسەر و ڕۆژنامەنووس پەیوەست خۆشناو ڕێخست. ماڵی ڕۆشنبیرانی کۆیە لە ئێوارە کۆڕێکدا بە ئامادەبوونی ئەدیبان و خوێنەران مەراسیمێکی ڕێخست بۆ ناساندن و کردنە دیاری کتێبی بەهاری چلچیای نووسەر و ڕۆژنامەنووس پەیوەست خۆشناو. بەهاری چلچیا بریتیە لەسەر دوو تەوەری سەرەکی دابەشووە. یەکێکیان بریتیە لە ژیانی شاعیر و توێژینەوەیەکی چەند مانگێکی ئەمە چالاکیەکانمان نەوعەنمان ڕاوەستا بوون، بەڵام ئەمڕۆ بە سازدانی کۆڕێک و ناساندنی پەرتووکێکی شاعیرانە بۆ نووسەر پەیوەست خۆشناو دەرگای هۆڵەکەمان کردەوە بۆی کە چالاکیەکان لێرە بەردەوام بن. وا بڕیارە لە ڕۆژانی ئایندەیە چالاکیەکان لە ماڵی ڕۆشنبیرانی کۆی هەروە درێژەی هەبێت. پەتای کۆرۆناوا دیارە بەو زوانە نەڕوا بۆ ئێمە دەبێ بە خۆپارێزی و خۆمان ڕابێنین لەگەڵ وەسعەکەوە. بەرنامە و پلانمان هەیە بۆی کە لە ئایندەدا و لە ساڵی نوێدا کۆمەڵێک چالاکی و پرۆژەی باش لە ماڵی ڕۆشنبیران کە ماڵێکە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا و دەمانەوێت لێرە خزمەت بگەێنین بە نووسەران و قەڵەم بەدەستان. کتێبی بەهاری چلچیا توێژینەوەیەکی ئەدەبیە لەسەر بەرهەموو دەستنووسەکانی شاعیری ناوداری کورد عوسمان عومەر مامحیا ناسراو بە پشکۆ بۆ زیاتر ئاشنابوونی خوێنەران نووسەر لە کۆڕەکەدا بە کورتە باسێک ناوەڕۆکی کتێبەکەی شی کردەوە. ئەم شعرا ڕێک سیستەمی دەوڵەتداریتیایە باسی دەوڵەت دەکات دەڵێ دەنجی بێ مەندووبی کوردان لە ناو مەندووبی دنیادا پارە و سکەیەکی کورد. ئەمەیان یەکەمی کتێبی منە بە ناوی بەهاری چلچیا کە بریتیە لە شعری عوسمان عومەر مامحیا پشکۆ و ئەم کتێبە لەسەر دوو تەوەر کاری لەسەر کراوە. یەکێکیان بریتە لە توێژینەوەیەکی ئەکادمی کە لەلایەن خۆمەوە لە بۆ شعرەکانی شاعیر لەسەر شعرەکانی شاعری ئامادەم کردووە لە ڕووی ڕوخسار و ناوەرۆکەوە. لە ناوەرۆکەکەش بابەتی شعرەکانی شاعیرە مامەژە پێداوە لە ڕووی شعری نیشتیمانی، شعری کۆمەڵایەتی، شعری ئاینی، شعری وەسفی کوردستان، شعری پەن ئامێز و چیرۆک ئامێز، یعنی لەسەر ئەم دوو تەوەرە توێژینەوەکەم کردووە. تەوەری دواتیری توێژینەوەکەی منیان دوای توێژینەوەکەی من بریتە لە شعرەکانی شاعیر لە ساڵی 1969 یەکەمین نامیلکەی شعری خۆی چاپ دەکا بە ناوی ئاسۆی چلچیا. لە دوای ئەو لە ساڵی 1972 بەرهەمێکی کە چاپ دەکا بە ناوی پرشەنجی ئاسۆی چلچیا. لە ساڵی 1970 بەرهەمێکی کە چاپ دەکا بە ناوی بەهاری کوردستان. لە ساڵی 1997 بەرهەمێکی دیکەی هەیە بە ناوی گزنجی ئاسۆی چلچیا. دوا بەرهەمی لە ساڵی 1999 چاپ کردووە بە ناوی ناڵەی شەیدان. کە سوکاری شاعیری کۆچکردو عوسمان عومەریش وێڕای سوپاسگوزاریان ڕایانگەیاند کۆکردنەوە و توێژینەوە لەسەر ئەم دەستنووسانە دەواازەیەکی گرنگە لە بواری ئەدەبیاتی شەعر و نووسین. گرنگی ئەو بەرهەمە ئەو توێژینەوەی کەوا مامۆستا پەیوەست کردێتی وای کرد کەوا مام عوسمان بەڕاستی بناسرێت لە هەموو کوردستان. تەمان مام عوسمان پێشمەرگایەتی زۆر کردووە و دەردەسەری زۆر دیوە و بەرهەمەکانیشی زۆربەی زۆری وم بووە ئەوەی کەوا ماوەتەوە لە سەتا نەوەتی مامۆستا پەیوەست توانیتی لە چاپی داتەوە و لەسەر شعرەکانی زۆر لێ کردو و دەستخۆشی لێ دەکەم. بەهاری چلچیا یەکەمین بەرهەمی نووسەر پەیوەست خۆشناوە و لە دووتوێی 456 لاپەڕە و با تیراژی 2000 دانە لە چاپ دراوە. بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین دەچمەلای ناساندنی میوانی میوارەم کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمدایە ئەویش کاک نەوزاد ساڵحە. کاک نەوزاد کە بەڕێوەبەری سەنتەری دیاکۆیە بۆ هەڵبژاردن و ڕاپرسی. کاک نەوزاد
ئەم کتێبەی ئامادە کردووە کە باز لە هەڵمەتی هەڵبژاردنەکات کە دیارە خۆی ئەزمموی 15 ساڵ کارکردنی هەیە لەو بارەداوە هەروەها چەندین وتاری نووسیوە لەسەر هەڵمەتی هەڵبژاردنەکان نەکی کوردستان و عێراق بەڵکوی هەموو جیهان و هەروە ئەزمونێکی باشی هەیە لەو بوارەدا. ئەمڕۆ باز لەم کتێبە ئەکەین گرنگی ئەم کتێبە بازە ناوڕۆکی ئەم کتێبە ئەکەین. کاک نەوزادگان بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ممنون، زۆر سپاس. کاک نەوزاد دیارە لە 2009 ئەم کتێبە ینی ئامادەیە لە بەردەست بەڕێستایە بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ئەم ڕووداوانی کە هاتنە بەردەم وای کرد کە مەراسمی بڵاوکردنەوەکەی کەمێ دوا بخرێت کە دوێنێ مەراسمی بڵاوکردنەوەکەی ئەم کتێبە بوو کتێبی هەڵمەتی هەڵبژاردنەکان. کاک نەوزاد بە حکمەوەی کە خۆت بڵین ئەزمموی 15 ساڵ کارکردنی هەیە لە بواری هەڵبژاردن پێم خۆشە خۆت باسی ئەو ئەزمونانەکەیت کە چی کردووە لە پرۆسی هەڵبژاردن لەکوێ کارە کردووە ئەمە ئەتوانی بڵین هۆکار و پاڵنەر بە بوو ئەوەی کە ئەم کتێبە بنووسیت و ئامادە بکەیت. زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە و ئامادەکردنی. ئێمە وەکو کورد شنیارخان ئەم 30 ساڵەی لێ دەرچێت لە بواری هەڵبژاردنە ئەزمونێکی کەممان هەیە. یعنی هەمومان هەستمان بەوە دەکرد کە لە پرۆسی هەڵبژاردنەکانی لەمە پێشدا ئێمە شێوازێکی تەقلیدیانەی هەڵمەتی هەڵبژاردنمان بەڕێوە دەبرد کە ڕەنگە گوناحی خۆشمان نەبوو بێت لەبەرەوەی ئەو ئامێرە پێشکەوتنانەی کە لە جیهانە بەکاردەهێنرێت بۆ بەڕێکردنی پرۆسی هەڵبژاردن و هەڵمەتی هەڵبژاردن ئێمە بەدەستمان نەگەیشت بووە بەدەستمان نەکەوت بوو لەبەرەوەی کە کوردستان جەنابتان دەزانن تا ئێستا بەشێکە لە عێراق. عێراقیش بە هەمان شێوە دووچاری ئەنواعی گرفتاری بوو لە دوای 2023 بەتایبەتی. بۆ نمونە ئەگەر نمونە بهێنینەوە وڵاتێکی وەکو تورکیا هەر زۆر دوور نەکەوینەوە لە کاتژمێر هەشتی بەیانی پرۆسی هەڵبژاردن دەست پێ دەکات ڕەنگە لە 11 شەو کۆتایی بێت بەڵام ناگاتە بەیانی ینی ڕۆژ نابێتەوە ئەنجامی هەڵبژاردنەکان ئاشکرا دەکرێت. لە وڵاتێکی وەکو ئێران بە هەمان شێوە کە ئەو هەموو خەڵکە بەشداری پرۆسی هەڵبژاردن دەکات لە هەمان کاتدا مزگەوتەکانیش بەکارهێنێت بۆ ئەوەی بیان کاتە بنکەی دەنگدان بەڵام دەرەنجامی هەڵبژاردنەکان بە شێوازێکی زووتر ڕائگەیەنرێت. لە وڵاتێکە بۆ وڵاتێکی تر پرۆسی هەڵبژاردن جیاوازە بە پێی سیستمی وڵاتەکە هەتا سیستمی وڵاتەکە پێشکەوتوو بێت پرۆسی هەڵبژاردنیش و ئەم پرۆسەیە بە پاک و بێگەردی و بە خێراییتر بەڕێوە دەچێت و دەرەنجامەکانیشی باشتر قوبوڵ دەکرێت. بەڵام هەڵبژاردن هەر بۆ خۆی ینی پرۆسەیەکە ڕەنگە خەڵک زۆر معنی نەبێت پێی. ینی بۆ نمونە لە ئەوروپا خەڵک لە وڵاتان لە سەدا هەندێک وڵاتەیە بۆ نمونە لە سەدا 50 خەڵک دەچێت بەشداری ئەم پرۆسەیە دەکات. ڕەنگە لە کوردستان خەڵکێکی زیاتر بە پیری ئەم پرۆسەیە و ڕۆشت بێت. هەڵبژاردن بۆ چییە؟ بۆ دەستاوکو دەستکردنی دەسەڵاتە بۆ ئەوەیە ینی شارەزایانی بواری هەڵبژاردن عقڵمەندان لەم بوارە دەدا بیریان لەوە کردوێتەوە کە ئەم پرۆسەیە بەردەوام بێ بۆ ئەوەی ئیستیبداد و پشتا و پشت تەوژمی کەمتر بێتەوە و دیکتاتۆریەت نەتوانێت ڕەگ و ڕیشەی خۆی لە نێو ناخ و دەرونی تاکەکانی کۆمەڵگەدا بڕوێنێت. و ئەگەر دەسەڵات بە شێوازێکی هەڵبژاردن هەرچەند ساڵجارێک بە پێی سیستمی وڵاتەکە بەڕێوە بچێت کەمترین دیکتاتۆر دروست ئەبێت. بەڵام بە پێچەوانەوە تۆ سەری ئەو وڵاتانە بکەیت کە هەر دایان کوتاوەتەوە یەک لەسەر یەک گۆڕانکاری کەمتر تێدا بۆ هەڵبژاردننی کەمتر تێدا دەکرێت سەیرەکەی دیکتاتۆریەت یانی دیکتاتۆریێت زاڵ ئەبێ بە سەریاندا. ئەمەش بۆ مانایە نییە کە لە هەر وڵاتێکە هەڵبژاردن کرا یاخود پرۆسی هەڵبژاردن تێدا ئەنجامدرا تۆڵێ ئەم وڵاتە دیموکراتیە. بۆ ئێمە لە بیرمان ئەوە پێوە نییە. لە ڕژێمی پێشووی عێراقدا هەڵبژاردن دەکرا بەڵام لە سەدانەوە 2.9 ینی شتێکی ڕەمزی بوو بەڕاستی. هەڵبژاردن پرۆسەیە و قۆناغە دەبێت پەیوەندی بە هۆشیاری تاکەوە هەیە کەی تاک گەشتە ئەو ڕادەیە کە ئەم پرۆسەیە بە گرنگ زانی و بە گرنگی زانی بۆ خۆی بەشدار بێت لە دەنگدانێکی ڕاستەقینەدا دەنگی ڕاستەقینەی خۆی بخاتە نێو سندوقەکانی دەنگدان بە مەبەستی گۆڕانکاری ئەو کاتە ئەو وڵاتەش ڕەنگە هەنگاوی بەرەچێش بێت. پێش پرۆگرام ئەکاک نەوزاد ئاماژە بۆ کرد کە جگەلەوەی کە پرۆسەی هەڵبژاردن یاخود دەنگدان مافە واتە هەموو کەسێکانی ئازادە بەتایبەت لە کوردستان و عێراقە تۆ بچیت دەنگ بدەی یاخود نا بەڵام لە هەنێ وڵاتان بەو شێوەیە ینی ئەرکیشە لەسەر هاوڵاتیان کە پێویستە بچن. پرسیارێکی بەجێیە بەڵێ بۆ خۆی هەڵبژاردن ئەرک و مافە لە هەندێک وڵاتدا و لە هەندێک وڵاتدا هەر باس لەوە دەکرێت کە مافێکە تاک بۆی هەیە ممارەسەی بکات بۆی هەیە ممارەسەی نەکات. بەڵام وڵاتێکی وەکو ئوسترالیا ئەوە جەناب دەفەرموویت ئەگەر هەر تاکێک بەشداری پرۆسی هەڵبژاردنەکە دەبێت $16 ئوسترالی بدات بە وڵاتە
ئیتر ئەمە سیستمی ئەو وڵاتە وهەیە ئەگەر نا هەڵبژاردن وەکو باسمان کرد بۆ ئەوەیە کە دەنگدەر بە ئازادانە دوور لە سانسۆری دەرونی و فشاری ئەمان پێوابێت کە ڕێگە ڕاستەکەیە ئەمە ڕێگە ڕاستەکەیە بەڵێ بە ئازادانە دەنگی ڕاستەقینەی خۆی بخاتە نێو سندوقەکانی دەنگدان بەمە بەستی گۆڕانکاری لە بەرپرسانی وڵات باشە لە کوردستان و عێراقا بۆ نمونە ئەم سیستەمە پەیڕاوکرێکە دەنگدەر بە ئازادانە دەنگی خۆی بدا پێت وایە کە ڕێژەی دەنگدان ینی لە کوردستان لە عێراق بەپێ ئەو زانیارانی کە دەکە تۆ زۆربەی جاریانی وتار ئەنووسیت و هەروە راپۆرت ئەنووسی لەسەر پرۆسی هەڵبژاردن و دەنگدان لا وڵاتانی تر ئەو جیاوازی هەیە لەسەر ڕێژەی دەنگدان بۆ نمونە لێرە کەم بێت یاخود لە وڵاتان زیاتر بێت بەڵێ وەکو ڕێژەی بەشداربووانی دەنگدەر لە عێراقدا یاخود هەرێمی کوردستاندا کەم نییە ئەوەی کە بەشداری دەکات وەکو خەڵک بەڵام چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەکە وەکو ئەو کۆمەڵە هۆکاری کە باسمان کرد عێراق وڵاتێکە نەتوانراوە بە تەواوی سەقامگیر بێت ئەو هەموو شەڕانەی داعش باری ئابووری گۆڕانکاریەکان ئەمانە هەمی خۆت دەزانی کاریگەریان لەسەر کۆی پرۆسی هەڵبژاردنەکانیش هەیە وەکو کایەکانی تری سیاسی ئابووری کۆمەڵایەتی لەبەر ئەوە وەکو پێشتریش باسم کرد سیستمی هەر وڵاتێک پێشکەوتنێکی ئەو تۆ بەخۆ ببینێت پرۆسی هەڵبژاردنەکانیش پرۆسەیەکی سەلیم و تەندروست بەڕێوە دەچێت ئەو کاتە دەنگدەریش ڕەنگە زۆر چاوی لێ سوور نەکرێتەوە یاخود نەتوانرێت گەمە بە دەنگەکانی وڵاتان بۆ نمونە ئەمریکا کە سیستەمی هەڵبژاردنەکانیان زۆر پێشکەوتوترە لە ئێمە بەڵام بە هەمان شێوە ئەتوانین بڵین کە چۆنەڵی گەندەڵی تیاکرێ خو دەستکاری ڕێژەی دەنگدان و تەزویر و ئەم شتانە شارەکرێکاتە پرۆسی دەنگدان ئەتوانی بڵینانی پرۆسەیەکە کە ناتوانین بڵین لە 100% متوانێت پێ بکەن و بڵین بەو شێوە ینی دەنگی خەڵکەکەی تر بەڵێ هیچ هەڵبژاردنێک و هیچ پرۆسی هەڵبژاردنێک لە هیچ وڵاتێکدا بێخەوش نابێت و لە 100% نییە لەبەر ئەو وڵاتی جەنابەت فەرمووت ئەمریکا کە ئێستاش خۆ دەزانی تا ئێستا ڕاستاندن بۆ دەرەنجامی هەڵبژاردنەکان نەکراوە بە تەواوی بایدن دەڵێ من سەرکەوتوم بەڵام ترامپیش هەر بەو ئومێدەوەیە کە وەلو ئەوە ڕوونادات لەبەرەوەی ئەمریکا وڵاتی ینی وڵاتێک کە هەمووی بە سیستم کراوە و ئەوان زیاتر بەرژەوەندی قوڵی وڵاتەکە دەخوێنەوە و تەنگەژە و شتێکی بەو شێوەیە ڕوونادات لە پرۆسەکەی پێشووتردا ئەوەی جەنابەت ئاماژەت پێە زۆر من ئەمریکا بەکو نمونە هێنا بەڵێ ئەمریکا هەر باسی ئەمریکا بکەین مادەم جەنابەت ئەو نمونەیە دێنا زۆر ترامپ تاوانبار کرا بەوەی کە پارەی بە ڕووسەکان داوە بە جۆرە لە جۆرەکان کە تەزویری بۆ بکەن بەڵێ وە لەم پرۆسەیەشە ترامپ بە پێچەوانەوە سکاڵای کرد و زیاتر لە 18 لە ناوەندەکانی دەنگدان سکاڵاکەی دۆڕاند کە وەکو دادگا ئەوانە دەخالەتیان کردیایدا لەبەرەوە ئەوەی جەنابەت فەرمووت بە دڵنیاییەوە هیچ پرۆسی هەڵبژاردنێک لە هیچ وڵاتێکا بە پاک و بێگەردی بەڕێوە ناچێت ئەمریکا لەم کتێبە خراوەتە ڕووکە باز لە هەڵمەتی هەڵبژاردنەکات و ناوەڕۆکەکەی و هەروە ئەو سەرچاوانی کە تو سوودی لێبینێ بۆ ئامادەکردن و نووسینی ئەم کتێبە چیمان پێ ئەڵێ لەسەر هەڵمەتی هەڵبژاردن بەڵێ ئەم کتێبە ڕاستە بە قەبارە بچووکە بەڵام ناوەڕۆک و کرۆکی هەڵمەتی هەڵبژاردننی زانستیانەی تێدا ڕوونکراوەتەوە وە سوودم بینیوە لە زیاتر لە 14 سەرچاوە کە هەڵمەتی هەڵبژاردننی زانستیانە چۆن بەڕێوە دەچێت بۆ کاندید و بۆ پارتە سیاسیەکانیش لە هەمان کاتدا ئەوانە هەموو ڕوونکراوەتەوە شێوازەکانی هەڵمەتی هەڵبژاردن چۆنە و ئامانج لە هەڵمەتی هەڵبژاردن چییە شنیارخان هەڵمەتی هەڵبژاردن هەر چۆن پێشمەرگەیەک سەربازێک لە جەنگدا هەڵمەت دەبات هەر هەمان هەڵمەتی هەڵبژاردننیش بەڵام پێشمەرگەکە چەکی باروت و ڕەنگە کلاشنکۆف ئەوە بەکاربهێنێت بەڵام کاندیدەکە یا پارتە سیاسەکە چەکی دیموکراتی بەکارهێنێ بۆ قایلکردنی بەرامبەرەکەی یاخود وەستاندنی بەرامبەرەکەی بۆ ئەوەی خۆی سەرکەوتوو بێت هەڵمەتی هەڵبژاردن شێوازی زۆرە ینی بۆ نمونە هەڵمەتی دەرگا بە دەرگا هەیە هەڵمەتی ئەلیکترۆنی هەیە هەڵمەتی کورتەنامە هەیە 6 شێوازی ستانداری لە هەموو جیهایاندا هەیە و پێشکەوتوتریان هەڵمەتی دەرگا بە دەرگایە بە تایبەت ڕەنگە بۆ ئێمەی کوردەواری بۆ ئێمەی کورد کە زۆر لە ژێر عرف و ئەوەی ئەشاعریان چکە تۆ مەسەلەن لە دەرگای یەکێک ئەیەی دواتر ڕەنگە ئەم کەسە باسی بکات بڵێ شنیارخان هات لە دەرگای یان بۆیە دەنگم یایە ئیحراجی دەکەیت ڕوو بە ڕووی ئەبیتەوە ڕووەکەی دەموچاوی خۆی ئەمە شێوازێکی زانستیانەی سەرکەوتوانەیە پێشکەوتوترین بەڵام لێرە ئەم شێوازە تاشان پێدوواکە پەیڕەوەکرێت ئەم شێوازش لە ساڵی 92 هەتا ئێستا لە هەرێمی کوردستانیش پەیڕەو کراوە هەڵمەتی دەرگا بە دەرگا دەبینین کاندیدەکان لە کاتی پرۆسی هەڵبژاردنەکاندا
یاخود نوێنەری پارتەکان دەچنە لای بۆ نمونە سەرۆک عەشرەتەکان شێخەکان خاوەن نفوس و ئەو خەڵکانی کە خەڵکانێکی دەنگدەریان بە دەورا هەیە و کاندیدەکانیش بە هەمان شێوە لە دەرگا دەدەن شێوازی کورتەنامە بەکارهێنن ئیمەیل بەکارهێنن بە هەمان شێوە کوردستانیش ئێستا لەخوا بزیاد بێت لە ئەدەبیاتی هەڵبژاردنە وردە وردە دەتوانم بڵێم قۆناغ بە قۆناغ ڕەنگە ئێمەش شێوازە مۆدێرنەکانی هەڵمەتی هەڵبژاردن فێر ببین و خۆمان پەروەردەیەکی باش بکەین لەم بوارەدا و ئەم کتێبەش بە هەمان شێوە من باسی ئەوم تێدا کردووەوە سەررجەم شێوازەکانی هەڵمەتی هەڵبژاردنم تێدا ڕوون کردوێتەوە بۆ هەر کەسێک کاندید بێت مۆدێرترین شێوازیان ینی کامەیە ئەوەی کە پێشکەوتوترین شێوازی هەیە بەهێزترینیان هەڵمەتی دەرگا بە دەرگایە بەڵێ کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر دەنگدەر هەیە باشە کاتەکەک نەوزات باز لە گرنگی ئەم کتێبە بکەین بۆ نمونا بۆ کاندیدەکان بۆ پارتە سیاسەکان بە شێوەیەکی گشتی یعنی چۆن ئەتوانن سوود لەم کتێبە ببین و هەروە گرنگی ئەم کتێبە چێ بۆ نمونونەکە ئەگەر هات و هەڵبژاردننی داهات و کرایەوە باشە ینی چۆن ئەتوانە سوود لەم کتێبە بین و ئەم کتێبە چ گۆڕەکاریە دروستەکە چیمان فێرەکە بڵێ ئەم کتێبە شێوازەکانی هەڵمەتی هەڵبژاردن و چۆن کاندید تەنانەت شێوازی جلوبەرگەکانی تۆنی دەنگی بەکارهێنانی هەموو زمانی جەستە دەستی بێت هەر ئەمانە هەموو ڕوونکراوەتەوە تیادا و هەموو ئەمانش لە ڕووی زانستیەوە لە هەڵمەتی هەڵبژاردندا کاریگەری یەکجار گەورەی هەیە لەسەر دەنگدەر و لەسەر بەرامبەر یعنی تۆ خۆت دەزانیت تەنانەت جلوبەرگ لەبەرکردن تەنانەت ئەو بۆنەی ئەو کاندیدە لە خۆی دەدات هەمووی گرنگە کاتەکان بۆ خۆی هەر خۆی لە پرۆسی هەڵبژاردننی شابڕاستی سێشت زۆر گرنگە کات لەگەڵ قوتی مرۆیی لەگەڵ پارە بەڕاستی داهات ئەمانە گرنگە قوتە مرۆیەکە کەوتۆتە سەر دەنگدەر و کاندیدیش چۆن بتوانێت ئەو فرسەتە بقۆزێتەوە بتوانێت هوەری کۆکردنەوەی دەنگ شنیارخان ینی کردەیەکی سادە و ئاسایی نییە کاندید هەیە شێوازە زانستیەکانی هەڵمەتی هەڵبژاردن بەکارهێنێت وەکو لەم کتێبە لە بەردەستی جەنابتای ڕوونمان کردوێتەوە کاندیدیش هەیە گوێ نادات بەو شێوازانەوە خۆی بەردەوامە لەو شای لۆغانەی کە ئەو هەڵمەتە تەقلیدی کە لە سەرەتاوە جەنابەت باست کرد کە ئێمە پێشتر کە هەندێک خەڵک ڕەنگە پیان بوو وتبێت شەڕە پەڕۆ یاخود ڕاوەشاندنی پەڕۆیان هەر جۆرێ مەشروع ینی لە هەڵمەتی هەڵبژاردنە تۆ جەنابەت بینیتە ینی هەمومان بینیمانە ترامپ و بایدن چی بە یەک دەڵێن بەڵام دوای کۆتایی هاتنی پرۆسەکەش دۆخەکە ئاسایی ئەبێتەوە بە مەرجێک لەکە دارترکردن و ئەوانەی تێدا نەبێ ئەیتە شیری تێدا نەبێ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا لەبەر ئەوە ئێمە لە دەستگای هەڵبژاردننی کێتی نیشتمانی کوردستانیش پێشتر کە من ئەزمونێکم هەیە لەو دەستگایەدا و لە دروستبوونی ئەو دەستگایەوە لەوێ بەڵێ من توێژینەوەکەشم لەسەر هەڵبژاردنەکانی هەدەپە لە حوتی حوزەیرانەوەیەکی نۆڤەمبەری 2015دا ئێمە بۆ نمونە خولمان ئەکردەوە بۆ کاندیدە بەڕێزەکان بۆ ئەوەی ینی خولی زانستیانە ڕێکخراوەکانی NDI IRI ئەم ڕێکخراوانەمان دەهێنا و خەرجێکی زۆریشیان دەبرد ئەم خولانە دەکرانەوە خولی زانستی کاندید چۆن بتوانێت هەڵمەتێکی هەڵبژاردننی سەرکەوتوانە بۆ خۆی مسۆگەر بکات بۆ ئەوی بتوانێت سەرکەوتوو بێت بەڵام هەندێک لە کاندیدە بەڕێزەکان گوێیان بە خولەکان نەئەدا بەڵێ ئێحتیمامیان پێ نەئەدا و بەردەوام خۆیان سەرقاڵی هەڵمەتێکی با بڵێن عەشوایی بوون کە ڕەنگە زانستی نەبوو بێت زۆر دەکەوتنە بەداخەوە بەردەم تانەوتە شەریش ینی بۆ نمونە جارێک تیمێک لە ئێرانەوە هاتبوون کە زۆر شارەزا و پرۆفیشناڵن وێنەکانیان بینی وێنەی کاندیدەکانیان بینی باسی ئەوان کروتیان بۆ نمونانی کاندیدە ئاوای کردووە پێەکەنێت یان خۆی گۆڕیوە فول ینی کاندید ئەگەر مهندیسە دەبێت لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا ئەو وێنەی کە بڵاوی دەکاتەوە دەبێت شەپقەی لەسەر بێت پەیوەندی هەبێت بە کارە فەرمیەکەی خۆیەوە ئەگەر کرێکارە بڵێ ئەگە کرێکارێکە لە یەکێک لە کارگەکانە کرێکارێکی پێشکەوتووە و کرێکارەکانی کە خۆشیان دەوێت و دایانەوێت ئەم کرێکارە وەک نوێنەری سەرجەم کرێکارەکانی ئەم کارگە نوێنەرێک بێ لە پەرلەمانە ئەویش دەبێت بە هەمان شێوە لە کاتی ئیشکردنی خۆیان ئەم جلوبەرگەی لە بەرابێ ئەگەر مامۆستایە دەبێت لە پۆلەکەی داوانە بڕ نەک بە شێوازێکی زۆر مۆدیێرن خۆی گۆڕی و بەڵێ بە دڵنیایی دەکرێت کاندیدە بەڕێزەکان سوود لە هەڵمەتی هەڵبژاردننی زانستیانە ببینن وەک ئەوەی کە باسمان کرد ئەوەی کە تاکو ئێستا ینی ممارەسە کراوە لێرە ینی لە عێراق بە شێوەیەکی گشتی نە کوردستان ینی بە نمونە بهێنینەوە وەکوتێ بە نمونە ئەو شێوازە
ئەشوایەکەیە کە بۆ نمونە شەڕەپەڕۆ و هەروە لایەنگەری هەر حیزب و یاخود هەر لایەنێکە یەنە سەر جادە و ئینی خۆیان ینی دەنگی خۆیان دووپاتەکەنەوە بۆ لایەنە زۆر ئاساییە پێت وایە ئەمە شەیە بێگومان ئاسایی ڕوویە و هەروەها دەنگی باشیش بەدەست هاتووە بەڵام لێرە ینی بەپێی ئەو عرف و عاداتی بڵین عێراق و کوردستان بە شێوەیەکی گشتی ئەو کولتورێکی هەمانە پێت وایە کە شێوازە زانستیەکە ئەگەر جێبەجێ بکرەوەی کە لەم کتێبە خراوەتە ڕوویا خودت بۆ نمونە ئەوەی کە پێڵین عشارێکە و ئاشوایەکە ینی وەکو چۆن لە ڕابردووە بووە و ئێستاش بە هەمان شێوە کامیان پێت وایە کە ڕێژەی دەنگدان بۆ کاندیدەکان زیاتر بەدەزێنێ کام شێوازیان بڵێ پرسیارێکی جوانە خۆی هەر پرۆسی هەڵبژاردن ڕێژەیە یعنی تۆ ناتوانانی بڵێ کاندیدێک لە گوزەرێکە لە 100% دەنگەکان هێنێ کاندیدێکی کە بە تەواوی سفر بکەیتەوە ئەما کەوتۆتە سەر ئەو هەڵمەتە هەڵبژاردنە زانستی کە جەنابەت فەرمووت کاندیدەکەت شێوازێکی بەکارهێناوە لە هەڵمەتی هەڵبژاردنە و چۆن هەلی قۆستۆتەوە و چۆن کات وتمان کات و پارە و هێزی مرۆیی گرنگە لە پرۆسی هەڵبژاردنە بە شێوەیەکی گشتی و شێوەیەکی زانستیانە بێگومان کات زۆر گرنگە بۆ کاندید بەڕاستی بتوانێت هەل بخۆزێتەوە بتوانێت بچێتە ناخی جەماوەرەوە بەڵێنی زۆر قورس و ئەوە نەدات بۆ نمونە ینی کاندید هەیە نامەوێت بچمە زۆر قوڵایی وردەکاری چۆتە جێگایەک بۆ نمونە ئەڵێ من ئەگەر حکوومەتیش فلان پرد نکات من دروستی ئەەکەم بەچی دروستی ئەەکەیت ئەگەر حکوومەت پێی نەکرێتەوە چۆن ئەتوانی دروستی بکەیت لەبەر ئەوە بەڵێندان ئەمە قورسە لەسەر کاندید ئەکەوێت دەکرێت ینی پرس بکات ئەو کەسە پرس بکات بەو کەسانی کە شارەزان لە بواری هەڵبژاردنەوە شارەزان لە بواری هەڵمەتی هەڵبژاردننی زانستیانە بۆ ئەوی ئەو نەکەوێتە هەڵەوە بۆ خۆی هەڵمەتی هەڵبژاردن چی ینی قایلکردنی بەرامبەرە تۆ ئەم کەسە قایل دەکەی دەنگدەر قایل دەکەی کە دەنگم پێ بدات منیش لە ئایندەدا خەونەکانی تۆ دەهێن مەدی یا هەنگاو دەنێم بۆ ئەوەی خەونەکان بێن مەدی یا کار لەسەر ئەو پرۆژانە دەکەم کار لەسەر ئەو بەو میتۆدە کار دەکەم کە جێگای ڕەزامەندی دەنگدەر بم بەڵام تۆ هەر لەسەرەتاوە کۆمەڵێک بەڵێن بدەی بە دەنگدەرانی خۆ دوای ڕەنگە لە ڕوود نەیە بچیتەوە ئەو گوزەرەی کە ئەو بەڵێنانت تێداوە تۆ ناتوانیت پرۆژە جێبەجێ بکەیت تۆ حکوومەت نیت دەتوانی بڵێ من دەتوانم پرۆژە یاسایەک لە پەرلەمان پێشکەشی پەرلەمان بکەم بۆ نمونە لەسەر توندوتیژی دژی ژنان کار لەم بوارە ئەەکەم بۆ ئەوەی بتوانم تەوژمی توندوتیژی دژی ژنان لە کوردستانە کەم بکەمەوە نەک بەڵێنی گەورە نەک بەڵێنی گەورە و جێبەجێش کۆتا پرسیارم بتۆ ینی پامی تۆ چییە یاخود بۆ نمونە ئەم کتێبە لە داهاتووترە بۆنە لە پرۆسی هەڵبژاردننی داهاتووە چ پامێکت هەیە بۆ نمونە بۆ کەسانێکی خۆیان کاندیدەکەن یاخود بۆ پارتە سیاسیەکان بەڵێ خۆی وا بڕیارە 6 2021 هەڵبژاردننی پێشوەختی عێراق بەڕێوە بچێت من هیوادارم هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەڕێوە بچێت دوور لە بەریەکەوتنی کاندیدەکان و پارتەکان و دوور لە توندوتیژی چونکە بەڕاستی نابێت بە هیچ شێوەیە کاندید بڕای بە توندوتیژی هەبێت ئاساییە ڕیکلام لەسەر خۆ بۆ خۆی بکات زۆر ئاساییە وە باسی پرۆژە و کاری خۆی بکات بەڵام ناکرێت بۆ ئەوەی خۆی سەرکەوتو بێت کاندیدەکەی بەرامبەری تێک بشکێنێت و بەداخەوە ئەم بەریەکەوتنەش ڕەنگە ئەم قسەیە ناخۆشیش بێ زیاتر لە نێوە هەند ژناندا هەیە لە کاتی پرۆسی هەڵبژاردنەکانە کاندیدەکان بەریەکەوتنیان زۆر هەتا پیاوان کە ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی کە ڕەنگە ناوزڕاندن و تەشیر و ئەمانەی تا بێ دوایی ئەمە مادەی یاسایشی لەسەر کتێبە وەرگرن ئیترۆ بە شێوە زانستەکەی باز لە پڕهەڵمەتی هەڵبژاردنەکات بۆ کاندیدەکان و بۆ پارتە سیاسەکان هیوادارین پرۆسەیەکی بێخەوش و سەرکەوتوو بەڕێوە بچێت لە 6 2021 وە کوردیش سەرکەوتوانە بتوانێت نوێنەرەکانی خۆی بگەینێتە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی هەمومان پێکەوە بژین و ئاشتی شڵە دەسەکانە خۆش کاگنەزاریان زۆر سپاس کامێوەرە لەگەڵمانەوەی بەهوێی بەردامی سەرکەوتن و ئەشساقی بە بەڕێزت دەسەکانە خۆش بەڵە بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوام دەبم دەچینە لێ راپۆرتێکی تر ماڵی ڕۆشنبیرانی کۆیە لە ئێوارەیەکدا لە ئێوارە مەراسیمێکی شعریان ڕێخست کە باس لە خوێندنەوەی شارەکات بۆ چەند لاوێکی سنووری ناوچەکە کامەش خۆی لە خۆیدا دەرخستنی توانای ئەو کۆمەڵە گەنجەیە کە توانیوانە لەو مەراسیمەدا بەشدار بن با پێکۆ بینەربین. عشق بارە بە بێناسی بە قەتایی ئاڵهەڵدێرێ کچێکی وەک ئەو شیرانە کە گوێ بۆ ڕازم قادێرێ کۆیە هەمیشە بە شاری ڕۆشنبیران و نووسەران و شاعیران و ئەدیبان ناسراوە و گەلێک ڕێچکە شکێنی لە سەرجەم بوارەکانی ژیان لێوە پەروەردە بوون تا ئێستاش کاروانی ئەدەبیان بەردەوامە لەو چوارچێوەیەشدا ماڵی ڕۆشنبیرانی کۆیە لا دەستپێکی مۆمی 2 ساڵەی تەمەنی چەند چالاکیەکی ڕێخست بۆ کۆمەڵێک لاوی شاعیر و
موزوسیان و بەهرەمەند. لە پشت چاوگەشەکانم برژانگە ڕەشەکانم لە پشت لە هەر شوێنێک نەک تەنها لە کۆیە سیمیناری ئەوها شوێنی ئەوها بکرێتەوە بۆ خزمەتی ئەدەب هونەر بەگشتی چونکە نائومێدی ماندوو سیاست هێندە زۆر بووە خەڵک هونەر و ئارامی و ئومێدیان لەبیر کردووە جا هیوادارم شوێن و جێگای وەها زۆر ببێت و پەرە بە هونەر بدەن خزمەتی هونەرمەندان و هونەردۆستان بکەن و باش بزانن جیلی ئێستا پێویستیان بە پەرە پێدانە پێویستی بە مامۆستایە. ماڵی ڕۆشنبیرانی کۆیە لە ماوەی تەمەنی یەک ساڵی کارکردنیدا دیارە کار و ساراشی بەرچاوی بخۆی بینەوە لەگەڵەوەی کە بە قەیران و خۆناغێکی زۆر سەخدا تێدەپەڕین کە ئەویش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە لە سەرتاسەری جیهان بەگشتی و دەتوانم بڵێم کوردستانیش پشکێکی زۆر گەورەی بەرکەوتووە. سوپاس بۆ ستافی ماڵی ڕۆشنبیرانی کۆیە دەورێکی کاریگەریان هەبووە لە سەرچین و توێژانی ئەم شارە و لەسەر گەنجان. ماڵی ڕۆشنبیران بۆتە دەرمانێک بۆتە تیمارێک بۆ زامدارەکان هەمیشە هەمووانی کۆ کردوتەوە بەبێ جیاوازی بەبێ هیچ تەماحێکی مادی و زۆر سوپاسیانەکەم و هیوادارم چاوەڕی کاری جوانتریان لە یەکەم و هیوای بەردەوامیان بۆ ئەخوازم. لە ماوەی ساڵی ڕابردوو و پێشکردنەوەی ماڵی ڕۆشنبیرانی کۆیە هاوکار سەرپەرشتیارانیش دەڵێن کردنەوەی دەرگای ئەم ماڵە بووە دەواازەیەکی گرنگ تا ڕۆشنبیران توانە و ئەزمونە شاراوەکانیان بخەنە ڕوو. دەژڵێن لە ماوەی کارکردنی ساڵێک با چەندین کۆڕ و سیمینار و کردنەوەی خولی فێرکاری و پەروەردەیی ژمارەیەکی بەرچاو لە کوڕان و کچانی شار سودمەند بوون. کردنەوەی دەرگای ماڵی ڕۆشنبیرانی کۆیە بەسەر بەڕووی تین و توێژانی شاری کۆیە بە تایبەتی ڕۆشنبیران ئێمە لە ماوەی ئەو ساڵەدا کۆمەڵێک چالاکی و پرۆگرامی تایبەت بە خۆمانمان هەبوو بەشێکیان ئەنجام دران و بەشێکیشیانمانەوە بۆ ساڵی داهاتووی ماڵی ڕۆشنبیرانی کۆیە ئەگەر بێت و دووبارە گرفتی تر و قەیرانی ترنێتە پێش ئێمە بەردەوام دەبین لە کردنی چالاکیەکانمان بۆ شاری کۆیە ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەم ئەو ساڵەیە کە ئێمە دەستمان بەکارکردن کرد و کۆمەڵێک گرفت ڕووی لە کوردستان کرد بە تایبەتی گرفتی کۆڕۆنا کە بەڕووی هەموو جیهاندا گرفتێکی گەورە بوو کار و چالاکی نەک ئێمە بەڵکو تەواوی ژیانی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هەموو بوارەکانی تری خەڵکی دواخست بەهۆی ئەوەی کە سپۆنسەرێکی تایبەتیمان نەبوو لە کارکردندا وای کردووە کە کار و چالاکیەکەمان وەکو پێویست نەبێ بەڵام ئەوەی کە گرنگ ئەوەیە کە نەوەستاوین و هیوادارم لە ساڵانی داهاتوودا تەواوی ئەوانەی کە لە سەروی ئێمەون پشتگیریمان بکەن لە ڕووی مادی و لە ڕووی دەستپێشخەریان بۆ هێنانی پرۆژەکانیان تاوەکو ئێمەش بەردەوام بین لە کار و چالاکیەکانمان. نزفاي ما وشيان بالدس بزي هسي كسوك يا البوام لێپرسراوی ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی کۆیش ڕای دەگەیەنێت لە دوای کۆنگرەی چوارەمەوە با هەوڵی هاوسەرۆکانی یەکێتی جوڵەیەکی باشی ڕێکخراوەکان بەدی دەکرێت لە سنوورەکە و پشتیوانی یەکێتیشی بۆ دووپاتکردنەوە. ئەگەر پێشتر لێرە هیچ دەعمەشی ڕێکخراوەکان نەبوو لە ئاست تێنەگەشت بن لە ئاستی بانەوەچوونی خوێندکاران بە تایبەتی ئەوانەی لە ئاستی یەکەمەکان و کۆمەڵی خوێندکاران و لە ئاستی دەعم بۆ ناساندنی کەسایەتیەکان و ژنانی کۆیە ئەژنەتێک کوشەرەکانی مەبەستمان پێشترە کە هەمویان شوێنەواریان نەمابوو باز نەکرابوون. ئێستا ئەو کۆمەڵە پرۆژەیەمان هەیە هەمووی ئێستاوا لە هەوڵی زیندووکردەوەیانین و لە پڕکردنەوەی فۆرمەکانی زانکۆڵاین بۆ خوێندکاران و لە کۆی ئەوانەوە بەڕاستی ئێمە دەستکراوە بوون هەر پرۆژەی گەشتی بێتە زنابیان هەردووە سەرۆک بەڕاستی کە تەرخەمی نەکراوە هەر ئەوە کارشتا ئێستا بژانەوەیکی گەوری لە بوارە ڕێکخراوەکان هەیە لە سنووری چالاکی و مەکتەبی ڕێکخراوەکان ژڕۆڕی لەو بوارە پێشەنگە بەڕاستی لەبین ناکرێ. وا بڕیارە لە وەرزێکی نوێ ماڵی ڕۆشنبیرانی کۆیە بە شێوەیەکی جیاواز چالاکیە جۆرا جۆرەکانی دەست پێ بکاتەوە و ببێتە ناوەندێکی با بایەخی دەڤەرەکە و لە پێناو زیندوو هێشتنەوەی کللتور و ئەدەب و ڕۆشنبیری. کاروان نازم گەلی کوردستان
قەزای کۆیە. پرۆگرامیان ڕۆشتان پێشکەشکرا هیوادارم کە تای پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت و سووتانە بینی بێت هەتاکو و سبەی ئێوارە هاوکارانم با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن بە هیوای ئێوارێکی خۆش بە گژلایەکتان خواتان.